لە شاری کەرکووک کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین بۆ هاوکاری دارایی لێقەوماوانی کەرتی غەزەی فەڵەستین بەردەوامە و تا ئێستا زیاتر لە 80 ملیۆن دینار کۆکراوەتەوە و کەمپینەکەش بەردەوامە. لەو بارەیەوە بەرپرسی ئۆفیسی کەرکووکی بەخشین ڕایگەیاند چین و توێژە جیاوازەکان بە دەمەوە هاتنیان بۆ کەمپینەکە زۆر باشە و داوای هاوکاری زیاتریش دەکەین. دیارە کەمپینەکە ئێمە بەردەوامە و هەتاوەکو ئەو کاتە بەردەوام بێ کە خێرخوازان دەستباری ئەم کەمپینە بن، هەتاوەکو ئەو کاتی بەشک و خوای گەورە دەرویەکی خێر لەو مسلمانانە بکاتەوە و نەجاتیان بێ لەو نەهامەتیە و بە تەواوەتی دەواازە سنووریەکانیان بەسەرا بکرێتەوە. کەمپینەکەی ئێمەش دیارە بە هاوکاری خێرخوازان مەبلەغێکی زۆر باش گەیشتووە. ڕۆژانە ئێمە لەویانە خواردن و ئاو نان تەوزیعەکەین بەسەر خەڵکیە هەر لە ڕێگەی ئەم کەمپینەوە. دیارە کەمپینەکەی ئێمە هەتاوەکو ئێستاکە نزیکەی سەر و 80 ملیۆنی بۆ هاتووە و بەردەوامشین ئینشاءڵڵا و ڕۆژانە ئێمە ڕۆژ بە ڕۆژ دیارە چەندین پرۆژەمانتیایە ئەنجام داوە. لەو پرۆژانە کە لە ڕابردووە کردومانە بریتیە بووە لە خواردن تەوزیعکردن بەسەر هەزاران کەسە. لەم ڕۆژانەیە کە ئینشاءڵڵا ڤیدۆکەشی بڵاوەکەینەوە و ئەگاتە دەسمان، ئەویش پرۆژەیەکی زۆر گەورەیە لە ناو شاری غەزە بڵاوکردنەوە و پێدانی خواردنە بە زیاد لە 6-7 هزار کەس. ئەنجومەنی فتوای شاری کەرکووک و مامۆستایان و خوتەبا و مامۆستایانی مزگەوتەکان و لای خۆیەوە ئەنجومەنی فتوای شاری کەرکووک داوا لە هاوڵاتیان دەکات هاوکاریەکانیان بۆ کەرتی غەزە بنێرن. ئەندامێکی لیژنەی فتواش دەستگا و ڕێکخراوەکانی بەخشین و هانا و بەختەوەری بە متمانە پێکراو دەزانێت و داوا دەکات لە ڕێگەی ئەوانەوە هاوکاریەکانیان بگەیەنرێت. ڕێکخراوەکانی بەخشین، ڕێکخراوەکانی هانا و بەختەوەری، ڕێکخراوەکانی ڕابیتەی مرۆیی کە ئەمانە تازە نین، ئەمانە دەیان ساڵە لە بەدەم لێ قەوماوان و هەژاران و مەزلومانی هەموو جیهانەوەن، بە تایبەتی مسلمانانی غەزە چی متمانەی خەڵکن بەڕاستی. هەنی ئەوەی کە من ئەیبیستم و ئەیبینم خەڵک بە متمانەوە ئەو هاوکاری و خێر و سەدەقانە ئەگەیانێت دەست ئەم ڕێکخراوانە، چونکە ئەزانن ئەم ڕێکخراوانە دەست بە دەست نوێژن، دەست پاکن، بە ئەمانەتەوە ئەو ئەمانەتە ئەگەیەنە شوێنی خۆی. لەبەرەوە ئێمە لێرەوە تەشجیعی خەڵکەکەین کە خێر و سەدەقات و خێرەکانیان لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە بگەێنە هەژاران و مەزلومانی غەزە گاتەجێی خۆی، هیچ گومانێکیان نەبێت ئینشاءڵڵا خۆی گەرلیان قبوڵەکە. لەگەڵ ڕاگەیاندنی کەمپینی هاوکاری بۆ لێقەوماوانی کەرتی غەزەی فەڵەستین، سەدان هاوڵاتی لە شار و شارۆچکەکانی کوردستان و کەرکووک ڕوودەکەنە کەمپینەکانی بەخشین و لەگەڵ ئەو دۆخەدارایی خۆیان تیایدان ئەوەی لە دەستیان بێت دەیبەخشن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.